سڵاو ڕێز و خۆشەویستیم هاوڕێیانی خۆشەویستم بەخێر بێن بۆ ئەڵلقەیەکی نوێ بەرنامەی سفرەک ژیری ببورن تۆزە دەنگم کزە لە تا ئەڵلقەکانی ڕابردوو چکە بەڕۆژەوەی تەسبیر دەکەم بەڕۆژومە شار ڕۆژی هەرەمان قبول دەبیتن تکا دەکەم لایک و ڤیدیۆ لە بیر نەکەی سبسکرایب چانەڵەکەم کە داگرنی دوگمەی لایک گرنگترین شتە و بە باشترین شێوە دەتوانێت پشگیری ڤیدیۆیەکانم بکەی سپاسان دەکەم ئەگەر ئەو کارە بکەن با ئەکسەر بە Resident Evil 4 دەست پێ بکەم کاپکۆم لە کۆنفرانسی خۆی لە کۆنفرانسی 25 ساڵەی دەرچوونی یا Resident Evil ڕایگەیانکەوە Resident Evil 4 دووبارە بە شێوەی جیاواز بڵای دەکەنەوە جارە بە VR بڵای دەکەنەوە لە ڕێگەی Oculus Quest 2 لە ڕێگەی Quest 2 ئەو VR-ێکەوە لەلایەن فەیسبوکەوە دروستکرایە لەسەر کۆمپیوتەر و ئەوانە بەردەستەوە سیستەمی تایبەت بەخۆی هەیە جارێشە دیار نییە ئایا ئەو VR لە بۆ پلیستیشن VR بڵاو دەکرێتەوە یاخود لە بۆ تەواوی پلتفۆرمی PC بەردەست دەبی یاخود ناچکە لە ڕێگەی کوێستی بەردەست دەبی بەڵام ئایا لە ڕێگەی سۆفتوێری و کوێستی کار دەکە یاخود لە ڕێگەی PC کار دەکە هێشتا زانیاری تاوا لەسەر نازانین بگومان چەند ترێلێکی نوێش بۆ Resident Evil Village بڵاو کرایەوە گرنگترینیشان باسی دێمۆیەکەی بکەم ئێستا وەکو ئەو دەبینەوە وێنەی دامنەیە دێمۆی Resident Evil Village دەتوانی بە خۆڕایی داوڵۆندی بکەی وەروە لە بەروارەکانی هەفتەی مانگ 24 مانگ وەروەها یەکی پێنج دەتوانین لەو خۆت دێمۆیەکەی تاقیکەوە بەڵام تۆ دەکاتە ساعەسەی شەوی بە کاتی هەولێر ساعەسەی شەو بەردەست دەبی لە کوردستان واتە لەو تاریخانێکە وتم کورتەیەکە لە یاریەکەی تۆزە چۆن دەڵێت تامێک لە یاریەکەی پێدەدا پێشەوەی یاریەکە بکڕێت وەروە مۆدی مرسنێری دووبارە دەگەڕێتەوە چۆن لە Resident Evil ڕابردوو هەبوو لە ڕۆزم Resident Evil 3 بوو لە Resident Evilەکانی ڕابردوو ئەو مۆدە بەردەست بوو مرسنێری ئەو جارەش دەگەڕێتەوە کە تێدا زیاتر لایەنە ئەکشنەکەی یاری Resident Evil Village نیشان دەدا و بێگومان ترێلەرێکی ستۆریشمان لەبە بڵاو کرایەوە زیاتر چیرۆکی ئیتنی باز دەکات و تۆزە لای دەخاتە سەرەوەی کەوا کریس لەبەرچە میای کوشتیان چۆن ترێلەر یەکەم کریس میای دەکوژی و منداڵەکەی میای دەباتە ئەو ڤیلجە ئەو گوندە و ئەو گوندەش چێ بەڕێوی دەبە شاژنێک بەڕێوی دەبە یاخود خاتونێک بەڕێوی دەبە کە ڤەمپایرە لە ناو قەڵایەکەی خۆی دانیشتە و ئیتنیش دەبیتن بەنا ئەو گوندەی دابڕۆ تاوەکو کریسی بدۆستەوە و تاوەکو منداڵەکەی بدۆستەوە هۆکارەکان چییە بێگومان لە یاریەکەیمان بەدیار دەکەوێت یاری Resident Evil لە مانجی پێش بەردەست دەبیتن یاریی زۆر سەرنجڕاکێش دیارە نازانم من دەیکەم یان نەکەم بەڵام هەوڵ دەدەم بیکەم Resident Evil نوێ بەشی دووەمی تریلۆجیەک دەبی واتە لە تریلۆجیەکەی ئیثنی لە Resident Evil 7 دەستی پێکرد ئەوە Resident Evil 8ەوە بڵاو دەکرێتەوە و Resident Evil 9 بە فەرمیێستا لە بەرەمهێنانە واتە هەر سێ یاری دەبتە یەک تریلۆژی چیرۆکی ئیثنی پێک دێنیتن وەگاکۆم دەیەوێتن ئەو سێ چیرۆکەش کۆنێکشن دروستکە لەگەڵ Resident Evilەکانی ڕابردووە دەبێت بۆچنی ئێوە بەگرم یاری Resident Evil Village لە ڕۆژ یەکەم دەیکەی یاخود نایکەی لە کۆمنت بۆچنی خۆتان بنووسن هەر قسەکردن لەسەر Resident Evil بە باسی نێتفلیکسی بکەن نێتفلیکس بڕیارە زنجیرەیەکی بڵاو کاتەوە بە ناوی Infinite Darkness کەوا زنجیرەیەکە لە ناو دنیا Resident Evil بە شێوەی ئانەمەی دروستکرایە نووسیتی ئانەمەی دروستکرایە بەڵام بە شێوەیەکی گرافیکی CGI دەچیتە بەڕای من بەڵام نووسیتی ئانەمە سیریەسە ئەو ترێلێک کە بڵای کردەوە لیۆن و وەروە کلێر ڕێدفیلدی نیشان دەداتن هەردووچیان پێکەوە بزانم لە وایت هاوسی کار دەکەن لە کۆشی سپی کار دەکەن پێشەوەی ڤایرۆسەکە بەناو خەڵکی بکەویتن شتێکی لە بابەتەیە بزە زۆر لەسەر نازانم بەڵام زنجیرەکە بڕیارە سا بڵاو بکرێتەوە کە زۆر سەرنجڕاکێش دیارە بە هەر لەسەر نێتفلیکسی قسەچکە بکەین ئەویش نێتفلیکس لەو هەفتەیەی تویتەکی بڵاو کردەوە نووسی GTA 6 بەڕێوەیە نێتفلیکس دەڵێت GTA 6 بەڕێوەیە نێتفلیکس کە جێگەی سەرنجە ئەکاونتی سەرکی نێتفلیکسی نەبوو لە تویتەری نێتفلیکسی فەرەنسیەکە بوو نووسیان GTA 6 بەم زوانە و خەڵکی یەکسەر بگوم مێشان هەزدا هەموو چونە ناو تویتەری باشە چیە مەسەلە زۆر خەڵک قسەیان دەکرد نێتفلیکس چیە درێت شتێکی دەزانی ئەمە نازانین ئەتون دەزانی ئەمە نازانین کووە وەسەلەکە نێتفلیکس هەدێک بەم زوانە ئاخیرەکەی لە کۆتا تویتی ریپلای یەکەچکیان کردێ دەڵێ بزەبت کەشن بڵێ دەکرێتەوە نێتفلیکس دەڵێ ئەوڕۆ هەتا قیامەتێ GTA 6 بڵاو دەکرێتەوە هەمویانی ناردەکەوەی بەڵام دەنگۆیەکان GTA 6 بەردەوامن ئەو هەفتەی دەنگۆیەکی گەورە و شتیوان نەبوو تەنیا سم بیردۆزەیەکە بۆ حەز نەکرد بیردۆزەکانتان پێ بڵێم بەڵام ئەگەر دەنگۆی نوێ هەبی بێگومان ئاگادارتان دەکەمەوە ئەپدێتێکی گەورە لە بۆ PlayStation 5 وەروە PlayStation 4ش بڵاو کرێ بەڵام بەباسی PlayStation 5 بکەم یەکەم جارە سۆنی لەوەتی PlayStation 5 بڵاو کردو ئەپدێتێکی بەو شێوازە گەورە و گۆڕانکاری گەورە زیاد بکە گەورەترین گۆڕانکاریش بێگومان کە من داوام دەکرد زۆر بێ گێمەرانیش داوام دەکرێت ئەو بکەوە یاریەکانی PlayStation 5 کۆپی بکەینە سەر هارد درایڤەکە کە پێشتر نەمادەتوانی تەنیا یاریەکانی پلی 4 بخێ سەر هاردی و یاریەکانی پلی 5 لەناو SSD-کی خۆی بەجێ بێڵێ کە SSD-کی زۆر کەمە ئانیزگەی 600 گیگایەکمان هەیە بە ئاسانی پڕ دەبتەوە ئێستا سۆنی ڕێگەمان پێرە دەکەوە بتوانین یاریەکان لەسەر SSD بگوازنەوە سەر هارد درایڤی بەڵام یاریەکانی پلی 5 لەسەر هارد درایڤی کار ناکە ئەگەر کاری پێ بکەی دەبی دووبارە کۆپیام بکەوە کە ئیشێکی ئاسان نیە و ئیزعاجە
بەڵام لە داوڵندکردنەوەی دووبارە ئاسانترە لە چەندە لەوانەش مەسەن داوڵندکردنەکەش ئەگەوێت خەتەکی باش دەبی کێشە لە بە دروست نەبی بەڵام ئاسانترە لە مزەکەی بە 20 دقیقە 25 دقیقە دەتوانی کۆپی بکەوە لە جیاتی ئەوەی بە 6 ساعتی یانێکی 200 گیگای داوڵۆند بکەوە وەروە چەند گۆڕانکاریەکی کردی ئێستا بە فەرمی دەتوانی لە ڕێگەی مۆدێکی لە ڕێگەی سێتینگەوە مۆدی 120 هرتز هەڵبژێری ئەگەر بێت و شاشەیەک یا مۆنیتەرێک تەبی سەپۆرتی 120 هرتزی بکە بکێ ئەو مۆدێکەوە لە ناوەندی قسەکانە بەم شتەکە ڕمبەی لە یاد بەرگەوە ببورن نازای لێدا وا چەندین وردەکاری دیکەشی زیاد کردی کە من ناتوانم ڤیدیۆ زۆرتریش کەمەوە بەڵام بابەتی باش تێدایە بۆ کەسانی کە پلەیستێشن 5یان هەیە بۆ کەسانی کە پلەی 4یشان هەیە ئەپدێتێکی نوێ لە بۆ بڵاوکرێتەوە هەندێک بەگ و گۆڕانکاری بچوک بچوک لەوە کردیە ئینشاءالله و کەسانی کە پلەیستێشن 5یان دەستم بە ڕۆژێ دەوم بە ڕۆژێ ئینشاءالله بە زووترین کار دەتوانن بیکڕن بەپەی دەنگۆیەکی نوێ بی باتڵفیلدی نوێ لە ڕۆژی یەکەم لەسەر گەیم پاس بەردەست دەبی لەسەر PC وەروە Xbox Series هەرچەندە پێشتر دەنگۆمان بڵاو کردەوە کەوا باتڵفیلد لەوانەیە ئەگەری هەیە لەسەر PlayStation 4 و Xbox One-یش بەردەست بی بەڵام بەپێی ئەو دەنگوی نوێ بی کە لەلایەن یەکێک لە تویتر بڵاوکرێتەوە کە پێشتر چەند جار قسەکانی لەسەر باتڵفیلد و Call of Duty ڕاست دەرچووە بۆیە دەڵێم دەنگۆیە تاوەکو بەڕاستی وەری نەگرن یعنی 100% نییە دەنگۆیە فەرمی نییە ئەو کوڕ دەڵێ باتڵفیلدی نوێ ڕۆژی یەکەم لەسەر گەیم پاسی PC وەروە Xbox Series بەردەست دەبی تاوەکو بیانەوێ ڕێژەی بەکارهێنانی گەیم پاس بەرزتر بکەنەوە هەرچەندە بە پڕۆی من ئەگەبێت و پێتە سەر گەیم پاسی مایکرۆسۆفت تەنیا ئەکسکلوسیڤەکەی دەگواستەوە لە بۆ گەیم پاسی بی کۆنسۆڵی واتە ناخاتە سەر PC لەبەرەوەی گەیمەرانی PC باتڵفیلدی هەر دەکڕن ئەگەر لەسەر گەیم پاسش بەردەست نەبێت بۆیە پێم وایە وەکو خۆم ماس لەوانەیە ئەگەری هەیە چکە EA لەگەڵ مایکرۆسۆفتی پەیوەندیشی زۆر باشیان هەیە هەموو جارێک یاریەکانی باتڵفیلدی سپۆنسەرەکەیان Xbox وەکو مارکتینگ لە هەمان کاتیشدا ئەوە زرێکی گەورە لە گەیمەرانی پلیستیشن دەدا کە ئەوان بە $70 یاریەکە بکڕن کە پارەیەکی زۆرە ئەگە بێت و مایکرۆسۆفت بە بەلاژ یاخود لەسەر گەیم پاسی بداتە گەیمەرانی بە باسی ئەوەش بکەم کەوا بەپێ ئەو دەنگۆیە بیتین یاریەکە لەسەر پلیستیشن 4 وەروە Xbox One بەردەست نابی کە پێم ناخۆشە و نازانم لەبەرچە ئەو کاریان کردیە هەرچەندە من لەلایەک پێم خۆشە کە دەڵێم یاریەکە گرافیکی دیارە زۆر بەرزکرایتەوە ماسفاتی باشکایتەوە بەڵام هێشتا زووە پلی 4 و Xbox One بەلاوە بنرێ لەبەرەوەی زۆربەی گەیمەرانی جیهان ئەو دوو کۆنسۆڵیان هەیە کۆمپانیاکان نازانم لەبەرچ نیانەوەی شتەکەیان زیاتر بفرۆشێ مثلا PlayStation 5 ئەوەندە نەفرۆشرا لە چاو پلی 4 هێشتا Xbox Series لە چاو وانی ئەوەندە نەفرۆشرا چۆن یاریەک دەکەی ئەکسکلوسیڤ لە بۆ کۆنسۆڵ نوێیەکان زرێکی گەورە لە خۆت نەدەی ئەوە دەنگۆی نوێیەکان بوو هیچی فەرمی نییە وەکو وتم لەوانەیە ڕازبی لەوانەش ڕاز نەبی بەڵام وەکو خۆم حەز ناکەم هیچیان ڕازبی تەنیا لە بۆ گەیم پاسەکەی پێم خۆشەکەوە گەیمەرانی Xboxی بتوانن سەر گەیم پاسی ڕۆژ یەکەم یاریەکە بە خۆڕایی وەربگرن کۆمپانیای سۆنی لەگەڵ ئەپێکی دووبارە عقدێکی نوێیان کردیتەوە سۆنی بای $200 ملیۆن وەبەرهێنا لەناو کۆمپانیای ئەپێک گەیمسی دەکات لە ڕێگەی ئەو پارەی کە سۆنی دایەتی ئەپێک گەیمسیش چەند سۆفتوێرێکی گەورەی خۆی دەداتە سۆنی بۆ دوورەبەرهێنانی یاریەکان مەسەرەن ئەپێک گەیمسی شتێکی نوێی بڵاو کردەوە بەناوی مێتە هیومن کە ئێستا چەند زانیاریی نوێ لەسەر دەزانی مێتە هیومن پرۆگرامێکی کۆمپیوتەری هەموو کەسێک دەتوانێت لە کۆمپیوتەر داوڵۆندی بکە تێیدا کارکتەری گەیم دروست بکە بە کوالتێکی زۆر بەرز ینی مەسەرەن کەسێکی وەکو منیان وەکو تو کە ئەزموری نیە لە بەرهەمهێنانی یاری دەتوانانی وەکو فۆتۆشۆپ بە ئاسانی دەستکاری کارکتەر بکەیت لە بۆ خۆ دروستی بکەیت دەستکاری زۆر بەشتەکان بکەیت واتە شتەکان پریسێتە ئامادەکراوە تۆ تەنیا مەسەن دەڵێت چاوی باو ڕەنگە بیت کەپویت بۆ شێوازەبی دەتوانانی زۆر گۆڕانکاری گەورە لەسەر کارکتەرانێک کە گرافیکیان زۆر جوان دیارە بەڵام پێویستیان بە کۆمپیوتەرێکی زەبەلاح و گەورەیە گرافیکارتی باشە تاوەکو بتوانانی کاریان پێ بکەی وا ڕێندەریان بکەیت حەقساکردنە سەر ئەپێک گەیمسی ئەو هەفتەی ئاشکراکرێتەوە کارکتەری ئاڵۆی یاری هۆرایزن فۆربیدن وێست و هۆرایزن زیرۆ دۆن دێتە ناو یاری فۆرتنایتی کەەوە تایبەت دەبی بە گەیمەرانی پلیستیشن ئەو کەسانی کە پلیستیشن هەیە مەسە پلیستیشن 4یان هەیە خۆ PlayStation 5یان هەیە دەتوان ئەو کارکتەر لەناو ئەپێک گەیم ستۆر داونلۆد بکەن ئەمسەند بە پارەشە بەڵام هەر دەتوان بەس گەیمەرانی PlayStation توان بیکڕن کە شتێکی خراپە کە شتێکی خراپە پێویست بۆ هەمویان بیان ینی نادەنە هەمووان بێمە سەر هەواڵە گەورەکەی ئەو ڕۆمان کە ئەوی جاری ئەنچارتدا کە لەلایەن ستودیۆ بند یاخود بێن ستودیۆی بەرەمێنەری یاری دەیزگۆن خەریک بوو دروست بکرێ بەڵام سۆنی کانسڵی کردەوە ئێستا تقریبا زانیارێکی زیاترمان بەدەست کەتێکەوە ئەو یاریێت چی بوو یاخود باس چی دەکرد یا پلانەکە لەسەر چ بوو یارێکی تاو نوێی ئەنچارتی نەبوو واتە ئەنچارت 5 و 6 و ئەوانە نەبوو بەڵکو یاری سپینۆف و وەکو یاری ئەنچارت لۆز لێگەسی بوو ئەنی یاریش تاو چۆن دەڵێ لەسەر ئەو کارکتەران نەبوو یاریەک بوو لەسەر کارکتەرێک لە ناو دنیای ئەنچارتی کەوا بە شێوەیەکی جیاواز باسی ڕابردوو بکە یاخود باسی چیرۆکێکی لابەلا بکە پەیوەندی بە چیرۆکی نیتن دریک و وەروە سام و ئەوانەوە نێبی لە چاپێککەوتنێک جیسن شرایەری ئەو کەسێکەوە
ئەو ڕۆژنامەنووسێکەوە سەرەتا چیرۆکی ئەوەی بڵاو کردەوە کە سۆنی دەیز گۆن 2 کانسڵ کردیە واروای یاری دەڵاستەڤەسی یەکی ڕیمێک دەکاتەوە ئەو کەسێک کە ئەو هەواڵەی بڵاو کردەوە یاخود ئەو راپۆرتی بڵاو کردە لە مقابلەیەک بڵاو کراوە لە یوتیوب بینیم کەوا باسی ئەوەی کردەوە یاریە نوێیەکی ئەنچارتتی کە لەم بێن ستودیۆی دروست دەکرا یارێکی سپینۆڤ بوو و تەنیا لەسەر کاغذ شتەکان نووسرا و پلانەکان نووسرا بوو پیشانی سۆنیاندا سۆنی زۆر بەدڵی نەبوو وەروە بێن ستودیۆ ڕایگەیانکەوە ئەوان نانەوێت کار لەسەر یاریە بکەن کە مڵچی کۆمپانی مڵچی ستودیۆیەکی دیکەیە بێگومان یاریەکانی ئەنچارتت مڵچی ستودیۆی ناتی دۆگە هەرچ بکەن دەبێت موافقە لە ناتی دۆگ وەگرن کە ئەویشەی بکەن یاخود نا بۆیش ئەو یاریان هەڵوەشاندەوە و ئێستا خەریکی یاریی تاوا نوێنە بە ئەوەی خۆیان بە حەزی خۆیان و ناتی دۆگ لە دوای تاواکردنی The Last of Us 2 ناتی دۆ خەریکی ڕیمێککردنەوەی The Last of Us 1 هۆکارەکەش بۆی دەگرێتەوە کە ستافی ناتی دۆجی هەستیان بەماندووبوون کردووە هەستیان بە بیرۆکەی هەستیان بەماندووبوونێکی زۆر کردووە لە کاتی بەرەبرانی Last of Us 2 ئاسانترین پرۆژە ئێستا ئەنجامی دەن بێگومان The Last of Us 1 ڕیمێکە لەبەرەوەی چیرۆکە ئامادەیە هیچ قسەیەکی نوێ لە ناو یاریەکە زیاد ناکرێت هەمان شتە بەڵام گرافیکی بەرز دەکەنەوە دەیانێت ئیسراحەتێک وەگرن 1-2 ساڵ تاوەکو ڕیمێکە تەواو دەکەن ئینجا دەست بە پرۆژەیەکی گەورەی زەبەلاح بکەنەوە کامل لە ستودیۆیەکی تێدەگەم ئەوە نوێترین هەواڵە لەسەر دنیای یاری تایبەتەکانی پلەیستیشنی وەروە ئێستا بە فەرمی دەزانیتەوە یاری دەیز گۆن کە دەیز گۆن 2 نایە بەڵام دەیز گۆن دێتە ناو PC ترێلێک بڵاو کرایەوە گرافیکی یاریەکە نیشان دە بە PC چەندین گۆڕانکاری هەیە دەتوانین گەیمەران لە بۆ خۆی بەردەستی بخە بێگومان خۆشی PC لەوەی دەیەکەوە دەتوانین گرافیک بە ئارەزوی خۆت بەرزکەیتەوە فریم ڕیت بە ئارەزوی خۆت زیاد بکە ئەگەوێت پیسەکە تەحمل بکە و کواڵەتی یاریەکە بەگشتی بەرز دەبتەوە بڕیارە لە 18 مانجی 5 یاریەکە لەسەر PC بەردەست بێ و ترێلێکی نوێ یاری ریترنالیش بڵاو کرایەوە تێیدا مەخلوقەکانی ناو دنیاەکەی تۆزێک نیشان دەدا ڕۆژ بە ڕۆژ لەو یاری نزیکتر دەبمەوە ڕۆژ زیاتی یاریەکەم خۆش دێ و یاریەکە پری ئۆردەر دەکەم و ڕۆژ یەکەم دێکم زۆر سانزاچێش دیارە ترێلەکانی زۆر پمپی کردیمە هیوادارم یارێکی زۆر ناوازە دەرچی و ئەکارچەند ئەکیدم کەەوە گەیمەرانی کوردستان بە هیچ شێوە هەزەکتاوە وێستا خۆشەویستیان بەرامبەر ئەو یاری نیشاندا هەر حەزیان و زۆر یاریانە نییە لەگەڵ ڕێزم گەیمەرانی خۆمان تەنیا یاری کۆمیدی فشقیات و ماینکرافت و پبجی حەز دەکەن ئەوان دیکە یەک یاری جیاواز حەز ناک بەڵام من هەوڵ دەدەم ئەو یاریتان لە بۆ لە یوتیوب لە بۆ بکەم ئەگەر بێت و بزانم بینێت دەبێت ئەگەر ناتەنیا لەو خۆم بیکەم بەڵام بەبزانین سڕ دەدا کۆمپانیای Ubisoft ڕاگەیان لێکەم ڕۆژی کۆنفرانسی E3 بەشداری دەکەن وەروە ئیڤێنتەکەی خۆیان Ubisoft Forward ئەنجام دەدەن بێگومان چەندین دەنگۆ هەیەکەوە ئەو ساڵ Ubisoft عرض دەکات گەورەترین دەنگۆش بێگومان ئاشاکردنی بەرواری بڵاوبوونەوە یاری Far Cry 6 کەکی یاری Far Cry 6 بڵاو دەکرێتەوە Ubisoft دەبی ئەنجام بدات وەروە ریلیز دیت یاخود بەرواری بڵاوکردنەوەی Prince of Persia مان دەوێتن ریمیککە ئاکەی ئەو یاریش بڵاو دەکەنەوە و چەند دەنگۆیەک شێکەوە یارێکی نوێ ئەساسن ئاشکرا دەکرێت بەڵام بڕای من یارێکی نوێ ئەساسن زاری ئاشکران ناکەن لەبەری 2020 ئەوەندە لە مێژنی یاری ئەساسن کرد ڤالهاڵا بڵاوکردنیان دیڵسەکانی هێشتا بەتەواتی بەردەست نییە بە بڕای من Ubisoft ئەو ساڵ تەنیا دەیەوێت Far Cry 6 و وەروە Prince of Persia ڕیمێکی بڵاوکاتەوە ساڵەچکە لەوانەیە ئەساسنی ئاشا بکە و بڵاویش کاتەوە دەمێت ڕێنگۆ بزانم پێتان وایە ئەو ساڵ ئەساسن ئاشا دەکرێت یاخود ناکرێت لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن ئەپدێتێکی نوێ لە بۆ یاری Rainbow Six Siege بەردەست دەکەتەی دە کاراکتەرەکانی یاخود جلوبەرگ و سکینی ڕیک و مۆرتی وەروە ئەپیسۆدی پیکل ڕیک لە بۆ ئەو یاری لە بۆ Rainbow Six Siege زیاد کرا کە یەکدا سەرنجڕاکێشە چکە پیکل ڕیک یەکە لە خۆشتنی ئەڵلقەکانی زنجیرەی کارتونی یاخود ئەنیمەیشنی ڕیک و مۆرتی ئەو جلوبەرگی کەوا لەوێ بەکاری نا مەسەن جلوبەرجی جورجەکەی جلوبەرزی پیکل ڕیکەکەی هەر هەمووی لەناو ئەو یاری بەردەست دەبی و ترێلەکەشی زۆر سەرنجڕاکێشە ئەو کەسانی کە Rainbow Six Siege دەکەن ئەو جلوبەرگانە نازانم تامی هەیە لە بۆتان یاخود نییە لە کۆمنت بۆچوونی خۆتان بنووسن ئایا جلوبەرگان دەکڕین یان ناکڕن وەروە Resident Evil لە بۆ یاری Dead by Daylight زیاد دەکرێت کە یاریەکی مڵتیپلەیەرە تەنیا ئۆنلاینە ساڵێک بەسەر بڵاوبوونەوە یاری Dead by Daylight لەسەر مۆبایلی تێپەر دەبی زیاتر لە 7 ملیۆن جار داونلۆد کرا کە ژمارەیەکی زۆرە بەڵام بەو شێوازەش زۆر نییە کە ڕکابەری یاریەکانی مۆبایلی بکە وەکو کاندی کراشە وەکو Clash of Clans وەکو PUBG مۆبایلە تەنانەت Fortnite پێشترێش ئەوەن زۆر زیاتر لەوەی داونلۆد کرا بەڵام وەکو یاریەکی ترسناکی نوێ زۆر باشە کە 7 ملیۆن جار داونلۆد کرا و یاریەکە خۆشە نازانم تاقیت کردەوە Dead by Daylight بە خۆراوی لەسەر مۆبایل بەردەستە حەز دەکەم تاقیکەنەوە یەکێک لە گەورەترین هەوڵەکانی ئەوڕۆژمان بە باسی یاری نوێیەکەی PUBG بکەینکەوە بە ناوی Project Vertical تاوەکو ئێستا یعنی ناوی فەرمی خۆنیە تەنیا ناوی پرۆژەکەی Project Vertical واتە پرۆژەی ستونی ستودیۆی PUBG دروستی دەکەواتە PUBG ستودیۆ ئەمریکیەکە نەک ئەوەی کەسەر بە تێنسێنتە ئەمریکیەکە دروستی دەکەن یاریەکە تەقەکەری کەسی یەکەم و سێم دەبێتە کامێرە دەتوانی بگۆڕی و سایفایە خەیاڵی زانستیە زۆر خەڵک دەڵێن ئەو یاریە هەر ئەو یاریە نوێ نییە کە PUBG نیو ستیتی پێ دەڵێن
نەخێر ئەوە یاریش تاو جیاوازە ئێستا خالیان PUBG ستودیۆ خەرکی چەند یاریەکە یەک لەوانە PUBG نیوستەیتێکەوە بڕیارە لە مۆبایل بڵاو بکرێتەوە بەڵام ئەو یاریە کە باسی دەکەین ئەوە لەسەر کۆنسڵ و پیسی بڵاو دەکرێتەوە جگە لە یاریە ترسناکەکەشیان کە پێشترێ باسمان کرد بوو نازم ناوەکەی منبیرنی بەڵام یاریش ترسناکیان هەیە هەر لە دنیای PUBG بەڵام ئەویان تایبەتە بە PUBG واتە ستودیۆی PUBG دروستی دەکاتن ناوی یاریەکەش ناوانەی PUBG هەر POB تاقیکەری کە سیستم دەبیتن و کامێرش دەگۆڕێت لە بۆ یەکەم و چەندین شتی خەیاڵی زانستی تێدا دەبی مەسەلەن بۆ ڕۆبۆتی تێدا دەبی سەج ڕۆبۆتی تێدا دەبی سایبۆرجی تێدا دەبی ئەو شتانەی هەموو تێدا دەبی تا نەخشەکەش خۆی لە دنیایکی خەیاڵی زانستی دەدا ئەگەر سەیری ترێلەری PUBG نیوستەیتی بکەین بە هەمان شێوە ئەویش خۆی لە خەیاڵی زانستی دەدا واتە PUBG نوێ لەنەو دووە گرنگی بەشتی خەیاڵی زانستی دەدەن کە من وەکو خۆم زۆر حەزمەشتی خەیاڵی زانستیە لە ناو ڤیدیۆ گەیمی بەڵام تاقیکردن لە ناو دنیای خەیاڵی زانستی بە بڕایمە زۆر خۆش نییە دایمەن شتەکان واقعی تربی لەوەی خەیاڵی بی خۆشترە لە بۆ ئەو جۆرە گەیمانەی کەوا باتڵ ڕۆیاڵن یا خوشتن بەڵام وەکو ستۆری من حەزم لە ستۆری خەیاڵی زانستیە دەبێن بۆ چونی ئێوە وەگرم PUBG نوێ کە پێتان وایە چۆن دەبی PUBG نیوستەیت پێتان وایە چۆن دەبی حەز دەکەن ئەو شتانە ببینن بیکەن یا خودنا لە کۆمنت بۆ چونی خۆتان بنووسن دوایین هەواڵی ئەو ڕۆژن بە باسی WW2K22 بکەین ئەو یاریەکەوە پارساڵ WW2K21 شکستێکی گەورەی هینای پڕ بوو لە گڵیچ پڕ بوو لە کێشەی تەکنیکی بۆی ئەو ساڵ زۆر ڕایانگەیان تاوکو گەیمران لەخۆیان ڕازی بکەن گرافیکی یاریەکەی تۆزێک بە بەرزی نیشان بدەن هەرچەندەوە ترێلەرە زۆر ئۆکسترا کرایە واتە زۆر خاوێن کرایتەوە یاریەکە بەو شێوازەی ناوی باوەڕ ناکەم گرافیکی وە بەرزبی لەبەرەوەی توکەیە هەموو یاریەکانیان نازدار نییە زۆر پارە پەرستن وەکو EA بەڵام بەو کەسانێک کە حەزیان لەم ساڵە ئایا هەم ساڵە ئەنجام دەدەن دڵتان تۆزە خۆشبی زۆر نا تۆزە خۆشبی بۆ یاری هیواتان زۆر بەرز مەکەنەوە کە یاریی زۆر باش بێت بەرەوەی هەر توکەی دروستی دەکات و WW دروستی دەکات بەتەمای چی ئارەسە هاڵانەی ئەوڕۆ کە باسمان کرد بۆتونتان چێت لە کۆمنت بۆچونی خۆتان بنووسن تکا دەکەم لایک ئەو ڤیدیۆ لە بیر نەکەی سبسکرایب چناڵەکەم کە بۆ زانینی نوێترین زانیاریەکان ئێستا هەمومان پێکەوە ڕۆشنبیر بینەوە لەو هەفتەی بەرنامە سفرێک ژیری باشترین بەرنامەی ڤیدیۆ گەیمە لە تەواوی یوتیوبی کوردی هیوادارم هەموو هەفتان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان سەیری چناڵی یوتیوبی ژیر بکەن بۆ بینی بەرنامە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی سفرێک ژیری تا ئەڵقەیەکی دیکە خواتان دەگەڵ لەگەڵ فاست لینک دەتوانی سوودبەنبی لە بەکارهێنانی ئینتەرنێت بەبێ سیمکارت لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیمی فاست لینک دەتوانی بەبێ سیمکارت ئینتەرنێت لە موبایلەکەت بەکاربێنی ئێستا نرخی ئیسیم لە بنکە سەرەکیەکانی فرۆشتنی فاست لینک تەنیا 12,000 دینارە لەگەڵ 5 جیگابایتی ئینتەرنێت پەلە بکە هەر ئێستا ببە بە بەکارهێنەری فاست لینک لە ڕێگەی بەکارهێنانی خزمەتگوزاری ئیسیم